دۆخی مامۆسایانی بەشی خوێندنی کوردیە لە شاری کەرکووک دوای چاوەڕوانێکی زۆر نۆرەیان گرتووە بۆ وەرگرتنی چەکی موچەکانیان تا بەو چەکە بچن لە بانکی چەرمووی چەمچەماڵ موچەکەیان وەربگرن. ئەم موچەی ئێستا مامۆستایانی خوێندنی کوردی لە کەرکووک وەری دەگرن حەقی مانگی حەوتیانە. مامۆستایان دەڵێن لە سایی دواکەوتنی موچەدا دۆخی ژیانیان سەختە. سەیری ئەم مۆزعەکە دوای سێ مانگ موچە فەرمووسەیکە گشتی سڕی گردووە بۆچی بۆ چەچێ ێ 5 کەس 6 کەسی لێ ئێکاکە بیکەنە 2 منفەس 3 منفەس ێ خۆی چەچێکە سەی ناوە کەوتە تقیقەکە واداتی ئەی بین بۆ چەمچەمە تێگەی ئێمە بە کەرکووچی حیساب نەکراین بە عێراقی حیساب نەکراین وەڵا سەیرە زۆر داواش لێکەن دەوام کە چۆن بیکەین ئەگەر مامۆستاش دەوام نەکا کەس حەقیەوەی نییە کە غیابیدا چکە تۆ پارەی نادیتی سەپارەی ئێمە پارەی حەوت وەرەگرین پارەی حەوت وەرەگرین سەلەمانگ نوین یعنی چۆن بەچێ ئینێ پێوەرە یان تا بەڕێوەبەرە ئەتوانێ غایبی مامۆستا بدەکە دەوام نەکە هیوادارم ئەم وەزعە چاک بێت. لە ڕابردوودا گواستنەوەی ڕاژەی موچەی مامۆستایانی ناوچە جێناکۆکەکان لە میلاکی هەرێمەوە بۆ بەغداد هەوڵی زۆری بۆ درا بەڵام لە کاتی تێپەڕبوونی پرۆژە یاسای بودجە لایەنێکی سیاسی ئاستەنگی بۆ دروست کرد. ئێستا مامۆستایان داواکارن هەوڵی تەواو بدرێت بۆ گواستنەوەی موچەکانیان. کەم تەرخەمی لایەنە سیاسیەکان بوو ئەگەر خۆوانیان توانی یەکەم جاریشکە وابزانم یەکێک بوو لە خاڵەکانی پرۆژە یاسا بەڵام ئیتر دوایەوە کاتێک هاتە سەردەنگدان وتیان وەڵا لابراوە بۆ ئێمە زۆر ناخۆش بێمە زۆر پێمان خۆش بوو کە ڕاژەکانمان هەمووی لە هەرێمە بگوازرێتەوە بۆ بەغا چکە قانزازی ئێمەشتیا بوو قانزازی هەرێمیشی تایە بۆ قانزازیستیانێکە کە تۆ 14,000 موچەخۆرت ئەچێتە سەر ناوەند ئیتر زەرەری چی بوو بۆ تۆ هیچ زەرشی نەبوو بەڵام هەر لە ئێمەیاندا لە مامۆستادرا. لە کەرکووک و ناوچەکانی تری عێراق ڕۆژی 1 دەی ئەم ساڵ یەکەم ڕۆژی دەستپێکردنی ساڵی نوێی خوێندنە. مامۆستایانی خوێندنی کوردی بڕیاریان داوە دژی دواکەوتنی موچەکانیان هەڵوێست وەربگرن. بەڕاستی ئەمەیکەوە ئەم دۆخی کە ئەسا لە ناو شاری کەرکووک دەربارەی مامۆستایانی کوردی زۆر ناخۆشە یعنی تۆ سێرکە لەگەڵ خۆما دراسی عەرەبی دەوامەکات دراسی تورکمانی شەیە ئەوان ڕاتبەکانیان هەموو مانگێبەکی کار وەرەگیرێ بەڵام مامۆستایانی کوردی ئەوە 3 مانگە ڕاتبیان وەرنەگرتووە ناکرێ کاکە وەڵڵا ناکرێ هیلاک بووین ئەوە با 6 ساڵە. لە سنووری پارێزگای کەرکووک زیاتر لە 8,000 فەرمانبەر و مامۆستا هەن کە موچەکانیان لەسەر میلاکی حکومەتی هەرێمی کوردستانە و دوا دەکەوێت لە کاتێکدا هاوتاکانیان لە خوێندنی زمانەکانی تر کە لەگەڵ ئەو مامۆستایانەدا دەوام دەکەن موچەکانیان لەسەر حکومەتی عێراقە و مانگانە لە کاتی خۆیدا و بێ دواکەوتن موچە وەردەگرن. ئاسۆ ئەحمەد کورسات نیوز کەرکووک.